بناوی خوای گەورە و مهرەبان بەڕێزان ئامادەبوانی هێژا هەمووتان زۆر زۆر بەخێر بێن بۆ ئەم ئێوارەیە بۆ بەربانکردنەوە بۆ من جێی شانازیە کە لە خزمەتی ئێوەی خۆشەویست بم ئەمڕۆ بەیەکەوە ئەم بەربانگە بکەینەوە دوای چەند دەقەیەکی تر پێشەوە دەمویست بەناوی هەمووتانەوە جارێکی تر سپاسی پێشمەرگە قارەمانەکان بکەین کە لە سایەی زەحمەت و ماندووبوونی ئەوان ئێمە دەتوانینەوە بە ئارامی لە کوردستاندا بژین و لە شوێنێکی وەکو ئێرە بەیەکەوە کۆبینەوە. سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهید و بنەماڵە سەربەرزەکانیان دادەنوێنین و ئێمە قەرزاری ئەوانین. دەمەوێت لێرە باسیەوە بکەم کە ئێمە لەو ماوەیە هەموو هەوڵێکمان داوە ئەوەی پێمان بکرێت لە خزمەتیەوەی خۆشەویست دابین. بێگومان نەحەزەکانی ئێمەش هەموو هەوڵێکیان داوە بۆ ئەوەی ئێمە نەتوانین لە خزمەتیەوە دابین و بە ئامانجەکانمان بگەین. ئەوەی جێی شانازیە کوردستان لەخوا بە زیاد بێ شوێنێکی ئارام و سەقامگیرە نەک تەنیا بۆ هاوڵاتیانی کوردستان بەڵکو بۆ خەڵکی تریش لە شوێن و ناوچەکانی تری عێراق دێنە هەرێمی کوردستان. جێی دەستخۆشیە کە دەبینین کوردستان شوێنی پێکەوە ژیانی ئاین و نەتەوەجیاکانە. ئەمە شتێکە کە جێی شانازیە و حەقە خۆشتان شانازی بە خۆتان بکەن کە ئێوە توانیوتانە بەشێک بن لەوەی کوردستان بکەن بە شوێنێک کە خەڵک ڕووی تێبکە. لە ڕووی سیاسیەوە ئێمە هەوڵیەوە دەدەین کە سەقامگیری سیاسی لە عێراق و لە کوردستانیشدا بەرقەرار بێت. ئێمە هەمیشە لەگەڵ هەموو ئەو لایەنانە بووین و داوای یەکڕێزی هەموو هێزێکی نیشتیمان پەروەەر دەکەین کە بڕوای بە ئامانجی پاراستنی هەرێمی کوردستانەوە بێت، بڕوایان بە خزمەتگوزاری هاوڵاتیانی کوردستان بێت، بڕوایان بەوە بێت کە ئێمە بتوانین بەیەکەوە خزمەتی هەموو چین و توێژ و ئاینەکان بکەین. بڕوایان بەوە بێت کە ڕوبەڕووی گەندەلی بوەستینەوە، بڕوایان بە وڵات پارێزی بێت. ئێمە هەمیشە لەگەڵ ئەو لایەنانە یەکڕێزین، بەڵام هیچ کات و هەرگیز ئێمە ناتوانین هاوبەش و بەشدار بین لە خاکفرۆشی، لە گەندەلی، لە تیرۆر و تۆقاندن، لە سەرانەستاندن یان لە ئەوەی کە خەڵک لە پێناو بەرژەوەندیەکانی خۆمان بەکاربێنین. ئێمە گوتومانە لە خزمەتی ئێوەی خۆشەویست دەبین وەخوا یارمەتیمان بدا بەردەوام دەبین لەوەی کە خزمەتیەوە بکەین. لە ڕووی ئابووریەوە لەخوا بە زیاد بێ ڕۆژ بە ڕۆژ ئومێدمان زیاترە کە هەرێمی کوردستان بەرەو ئاسوەیەکی ڕۆناکتر هەنگاو دەنێت. ئێمە هەرێمێکی سەقامگیرمان هەیە و سەقامگیرتریش دەبێت. لەگەڵ حکوومەتی ناوەندی لە بەغدا هەموو هەوڵێکمان داوە بۆ ئەوەی کێشەکانمان چارەسەر بکەین. ئێستا گەیشتوونەتە دواقۆناغی ئەو ڕێککەوتنەی کە ماوەیەک پێش ئێستا لەگەڵ عێراق واژۆمان کردووە و هیوادارم ئەمە یارمەتیدەرێکی زۆر بێت بۆ ئەوەی یارمەتی ئێوەش بدات لە ڕووی ئەوەی کە لە ڕووی ئابووریەوە، چونکە دەزانم زۆربەی کاریگەریەکانی ئابووری لە سەرشانی ئێوەن، وەکو چ کاسبکار بن، وەکو کرێکار بن، وەکو پیشەوەر بن، کاریگەریەکانی ئابووری زیاتر دەکەوێتە سەرشانی ئێوە. بۆیش ئێمە هەموو هەوڵێک دەدەین کە وەزی ئابووری لە هەرێمی کوردستان باشتر بکەین. زۆر ژێرخان هەبووە یان زۆر مؤسسات هەبووە کە بوونیان نەبووە. ئێمە هەوڵی ئەومان داوا و مؤسساتانە دروست بکەین. کاریگەری زۆر لەوانەیە ئێستا دەرنەکەوێ، بەڵام دوای ماوەیەکی تر کاریگەریەکانی ئەم هەوڵانەش بە دەردەکەون. ئێمە بڕوامان زۆرە کە بتوانین کوردستان بەرەو ئاسوەیەکی گەشتر و ڕۆناکتر هەنگاو بنین و هەموو هەوڵ و تەقەلەی ئێمەش لە پێناوی ئەوەیە ئێوە ژیانێکی باشتر و خۆشگوزەرانترتان هەبێت.
ئومێدی ئێمە ئەوەیە ئێوە بتوانن ژیانێکی باشتر و ئاسوودەتردان هەبێت و زیاتر لەوە نامەوێ وەختی ئێوە بگرم چونکەوە بزانم بەرەبەرە نزیک دەبینەوە لە بانگدان ئینشاءالله ڕۆژی و تاعەت و نوێژی ئێوەش قبول بێت خوا لێتان قبول بکاتن و هەر سەرکەوتوو بن و کوردستانیشمان هەر ئەوەدان بێت زۆر سپاس